9 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا پەیام وەک یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی دەستی بە وەشاندن کرد. ڕۆژگارەکانی پەخشی پەیام هاوکات بوو لەگەڵبوونی چەندین کەناڵی حزبی و سێبەری حزبی کە دوور لە دابوونەریت و کللتوری کوردی وێنایەکی ناشرینیان پیشانی دنیای دەرەوە دەدا. لەو کاتەدا پەیام با نمایشکردنی ڕەسەنایەتی و پیشاندانی سیمای گەلێکی موسڵمانی ستەم لێکرا و ڕیسی هەموو ئەو میدیا و بۆچوونانەی کردەوە خوری کە دەیانویست ناسنامەی موسڵمانێتی گەلێ کورد بەلا ڕێدابرن. کەناڵی ئاسمانی پەیام لە مەیدانی ڕۆژنامەوانیدا بەو توانە مرۆیەکەمەی لەبەردەست بوو توانی هاوشانی کەناڵە پرۆفیشناڵەکان هەنگاو بنێ و کەلێنێکی گەورە لە میدیای بینرا و بە هەکبەیەکی دەوڵەمەند پڕ بکاتەوە. ئەمەش دروشمی ڕاستی وێنەوشەی ئەوەندەی تر سەلماند کە چەندین جار نووسەران و چاودێرانی دۆخی سیاسی ئەو شاهێدیە بۆ پەیام دەدەن و دەڵێن جوانترین مۆدێلی میدیا حزبی بووە. ئەمەش بە پشتبەستن بەو میتۆدەی بەردەوام کەناڵەکە سەکۆی هەموو دەنگ و ڕەنگەکان بووە و لە پێناو خزمەتکردندا هێڵ و سووری بۆ کەس دانەناوە. لەگەڵ ئەوەی کەناڵەکە پابەندی ئیتیکی ڕۆژنامەوانی و ئەدەبیاتی باگراوندە ئیسلامیەکە بووە لە هەمان کاتیشدا بۆ ڕوبەڕووبوونەوەی بە هەدەردان و تاڵانکردنی سامانی گشتی هەمیشە قەڵایەکی بەهێز بووە بەڕووی نادادی کۆمەڵاتیدا و نەشتەرێکی تیژ بووە بۆ گیانی دەسەڵاتی گەندەڵ و پیسخۆری کوردستان. لە ململانەی گۆڕەپانە سیاسیەکەشدا پەیام سەنگ و قورسایی خۆی هەبووە و بەمانەوە لە بەرەیگەلدا سەروەریەکی گەورەی لای شەقامی کوردی تۆمار کردووە. بۆ هاویشتنی هەموو ئەو هەنگاوانەش بەردەوام لەمپەری گەورە هاتۆتە پێش ڕەوتی کارکردنی کەناڵەکە و زۆر جار بەهۆی هەڵوێستە سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی و پارلەمانتارەکانی کەناڵی پەیام و نووسینگەکانی ڕوبەڕووی هەڕەشەی سوتاندن و پەلاماردان بوونەتەوە. کاتێکیش لە خۆپشاندانەکانی حەفتەی شوبات و ڕۆژانی دواییدا پەیام وەک هێزێکی معنەوی گەورە ببووە بڵندگۆی داوەڕەوەکانی خەڵک هێزێکی ئەمنی زۆر بە ئامانجی سوتاندن گەماروی کەناڵەکەیاندا. بەڵام پەیام نەک ئاراستەی گوتاری بوێری و حەقوازی نەگۆڕی بەڵکو بە گوڕوتین و ئیرادەیەکی بەهێزەوە لە بەرەی چاکسازی و گەلدا مایەوە. ئەمەش ئەوەندەی تر کەناڵەکەی لای هاوڵاتیان خۆشەویستتر کرد.